بەشی دوعا لە دڵی ئیماندارە بابەتێکی زۆر تایبەت و گەورەیە، بەشی ئومنیاتەکانیشی بابەتێکی زۆر گەورەیە. کەسی ئیماندار کاتی ئەچێ بەلای هەژارێکە حتمەن ئەبێت لە دڵیا هەبێت خوای گیان بمکەیتە خاوەنی شتێک کە بتوانم هەژارەکان بەسەرکەمەوە. بەلای دەردەدارێک چوو بە هەمان شێواز ئیماندار بچێتە ناو خەستەخانەی هیوا تەمەنای شیفاءەکە، دوعای شیفاءەکە بۆ ئەم نەخۆشانە، بەڵام تەمەنای ئەوەکە خوای گەورە ئەوەندە ئیمکانیەتی بداتێ دەیان مەشروعی وەکو هیوا بکاتەوە. کاتێ چێتە لای خەستەخانەی نانەکەلی بە هەمان شێواز پرۆژەیەکی خەیری زۆر گەورە ئەبینێ، پردێک ئەبینێ هەمان ئومنیەت و داوای هەیە. کاتێکەوە قوتابخانەیەک ئەبینێ وێرانەیە تەمەنا ئەکا کە خوای گەورە هاوکاری بکات و بتوانێ بیکاتەوە. مزگەوتێکی جوانی ئاوا ئەبینێت تەمەنا ئەکا خوا دەسەڵاتی بە هەزاران مزگەوتی وا بکاتەوە. ئەمە پرۆژەکانی کەسی ئیماندارە. کەسێک ئەبینێ قورئان جوانە خوێنێ تەمەنا ئەکا کە ئەمیش وەکو ئەو بتوانێت قورئان بخوێنێ. کەسێک ئەبینێ وەعدی خەڵکەکە، کەسێک ئەبینێ زانایە، کەسێک ئەبینێ دەرسەڵێتەوە، کەسێک ئەبینێ بانخوازە تەمەنا ئەکا ئەمیش وەکو ئەو وەهابێ. ئەم تەمەنایانە لە دڵی کەسی مسلمانە پێیانوترێ پرۆژە گەورەکانی خەڵکی مسلمان. یەک مسلمان نیە لەسەر زەویە کە دڵی ئەبەو شێوازە نەبێ، نابێ هەبێ دڵی وان نەبێ. چونکە ئێمە ئومەتێکی زۆر گەورەین، خاوەنی حەضارەتێکی زۆر گەورەین. بەخوا ئەبێ دڵەکانمان ئاوا گەورە بێت. هەمیشە چاومان لەوە بێ ئەو دەقەی کە ئێمە مردین چی بە دوامانایە، چی بە لێشاو یە بە دوامانە، ئەبێ لە بیرابین. دەیان مزگەوت، دەیان بیری ئاو، دەیان قوتابخانە و خەستەخانە و پرد بە دوای ئێمە بێت. ئێمەین کە خەلیفەی خوایان لەسەر زەویە و تعمیری سەرزەوی ئەکەین، تعمیری بە دڵ ئەکەین، بە عیبادەت ئەکەین، بە کردەوە ئەکەین، بە هەموو شێوازێک ئەکەین، تەنانەت بە خەیاڵمان ئەکەین. بۆیە ئیمامی غەزالی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە باسی خەیاڵەکانە تەمەناکانە ئیماندار بە هەموو ئەو خەیاڵاتان و ئومنیەتانە خوای گەورە ئەجر و پاداشتی بۆ ئەنووسێ